گرێسپی یان تەل ئەبیەس شادەمارەکەی داعش دوجار یەکینەکانی پاراستنی گەل توانیان کۆنتڕۆڵی بکەن ئەو شارەی کە بەر لە چەند ڕۆژێک ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا نیگەرانی خۆی دەربڕی بوو لەوەی لەلایەن یەپەکەوە کۆنتڕۆڵ بکرێت. کۆنتڕۆڵکردنی گرێسپی بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان گرنگی استراتیژی خۆی هەیە. لە دوای ڕزگارکردنی کۆبانێ کۆنتڕۆڵکردنی گرێسپی بە گەورەترین سەرکەوتنی یەپەکە دادەنرێت. گرێسپی ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 20,000 کەس دەبێت. لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای ڕەقەیە کە داعش بە پایتەختی خۆی دادەنێت. بەڵام لە دوای دامەزراندنی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانەوە گرێسپی وەک بەشێک لە سنووری ئیداری کانتۆنی جەزیرە دیاری کراوە. گرێسپی لە ساڵی 2013دا و هەر لە سەرەتای سەرەڵدانی داعشەوە لەلایەن چەکدارانی ئەو ڕێکخراوەوە کۆنتڕۆڵ کرا. گرێسپی دەکەوێتە سەر سنووری باکوور و ڕۆژاوای کوردستان و 100 کیلۆمەتر لە ڕەقەوە دوورە و 70 کیلۆمەتریش لە کۆبانیەوە دوورە. دانیشتوانەکەی سەر بە سێ پێکاتەی کورد و عەرەب و تورکمانن. تورکمانەکان لە 24 گوندی سەر بە گرێسپی نیشتەجێن. کورد و عەرەبیش هەر کامیان نزیک بە نیوەی دانیشتوانی گرێسپی پێک دێنن. دەوترێت عەرەبەکان زیاتر لە چوارچێوەی پرۆسەی بە عەرەبکردندا هێنراونەتە ناوچەکە و پێشتر ناوچەکە بە تەواوی ناوچەیەکی کوردی بووە و شوێنی نیشتەجێبوونی هۆزی بۆزان بووە و تەنانەت ناوی شارۆچکەکەش گرێی بۆزان بووە. گرنگی کۆنتڕۆڵکردنی گرێسپی بەگشتی خۆی لەم چەند خاڵەدا دەبینێتەوە. یەکەم، لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا گرێسپی دەواازەی سەرەکی داعش بوو بەڕووی دەرەوەدا. بەشی زۆری چەکدارە بیانەکان لە تورکیاوە لە ڕێگەی دەواازەی گرێسپیەوە پەیوەستی ئەو ڕێکخراوە بوون. هەروەها دەوترێت بەشی زۆری ئەو نەوتەی داعش بە قاچاق لە بازاڕەکانی تورکیا دەیفرۆش لە ڕێگەی گرێسپیەوە ئاودیوی تورکیای کردووە. جگەلەوەش چەندین جار ئاژانسەکانی هەواڵبڵاویان کردەوە تورکیا لە ڕێگەی گرێسپیەوە چەک و هاوکاری سەربازی گەیاندۆتە داعش. هەر بۆیە گرێسپی بە شاددەماری داعش دادەنرا و کۆنتڕۆڵکردنیشی لەلایەن یەپەکەوە بە شکستی گەورە بۆ داعش دادەنرێت. دووەم، بە کۆنتڕۆڵکردنی گرێسپی هەردوو کانتۆنی جەزیرە و کۆبانی پێکەوە بەسترانەوە. پێشتر کۆبانێ لە سێراوە لە گەمارۆی داعش و بەرەی نووسڕەدا بوو. لە کاتی هێرشی داعش بۆ سەر کۆبانێ گەورەترین کێشەی یەپەکە ئەوە بوو کە نەیدەتوانی لە کانتۆنی جەزیرەوە هاوکاری کۆبانێ بکات. بەڵام لە ئێستادا ئەو کێشەیە نەماوە و مەترسی لەسەر کۆبانێ کەمتر بووەتەوە. سێیەم، لە کۆی 822 کیلۆمەتری سنووری نێوان تورکیا و سووریا نیوەی ئەو سنوورە بە تەواوی کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی یەپەکە و بەشەکەی دیکەشی لە کۆنتڕۆڵی حکوومەتی سووریادایە. تەنها بەشێکی کەم لە سنوورەکانی نێوان کۆبانێ و عەفرین لە کۆنتڕۆڵی گروپە توندڕەوەکاندایە کە ئەویش زیاتر لە کۆنتڕۆڵی بەرەی نووسڕەدایە. چوارەم، گرێسپی بەهۆی دەوڵەمەندبوونی بە سەرچاوەکانی ئاوەوە ناوچەیەکی گرنگی کشتوکاڵی و گەشتیاریە لە ناوچەکەدا. جگەلەوەش چەندین کارگەی گرنگی پیشەسازی لە گرێسپی هەن کە لە ڕووی ئابووریەوە گرنگی تایبەتیان هەیە. پێنجەم، هاوسەنگی هێز لە نێوان داعش و یەپەکەدا لە بەرژەوەندی یەپەکەدا شکاوەتەوە. ڕەقە وەک ناوەندی دەسەڵاتی داعشە چەند لاوە لەلایەن یەپەکەوە گەمارۆ دراوە. ئەگەر بێت و داعش بەردەوام بێت لە هێرشەکانی بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان یەپەکە دەتوانێت ئاسانتر لە جاران لە ڕەقە فشار بخاتە سەر داعش. شەشەم، بەهۆی بەهێزبوونی پێگەی یەپەکەوە ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا لە چوارچێوەی پرۆسەی بەرەنگاربوونەوەی داعشدا کۆمەڵگای نێودەوڵەتی زیاتر گرنگی بە یەپەکە بدات.